بۆچی نەشتەرگەری غودەی دەرەقی زۆر هەستیارە لەبەر ئەوەی کە لەسەر دەنگەژیەکانی ئینسانە. خوای گەورە هەردوو دەماری سەوتی ڕێک لە پشت و لە تەنیشت غودەکانەوە هێناوە ئەچێتەوە سەرەوە و من و تۆ قسە بەو دەنگەژیانە ئەکەین. و غودەی کالیسیۆمیش هاوکات لە تەنیشتەوەیەتی کە بەڵانسی کالیسیۆمی لاشێ ڕاگرتووە و دیسانەوە ئەوەی کە تۆنی دەنگی ڕاگرتووە دەمارێکە کە لەسەرەوە دێت و خۆی غودەش هەمووی لەسەر بۆری هەناسەر سندۆقی سەوتە. لا ئیلاهە ئیلا الله. بۆیە زۆر جار نەخۆشەکە ئەتەسێ لە کاکتۆ پێیان وتم دەنگت نامێنێ یاخود قوڕگێک و نەکرێت بە تایبەتی ئەگەر غودەکەی دووبارە بێ. ئێمە پێڵی ئینشەڵڵا مەترسە بە پشتیوانی پەروەردگار. هەر کاتێک دکتۆرە پسپۆڕەکە ئەو نەشارەزایی هەبوو کە دەمارەکەی دەرخست و غودەی کالیسیۆمی جا کردەوە و پشتیوانی پەروەردگار زەرەری پێ نەگەیشت ئەو کاتە نەشتەرگەری غودە هیچ کێشەیەک بۆ نەخۆش دروست ناکات. لەبەرەوە بێ نەخۆش ئەمە بزانێت کە بەڵێ نەخۆشیەکە هەستیارە و شوێنەکەشی هەستیارە بەڵام جێی ترس نییە بە تایبەتی بۆ کەسانێک کە پسپۆڕ بن و هەر ئەوە ئیشیان بێت. بۆیە تکام وایە کە نەشتەرگەری غودە جۆرێک لە ئاڵۆزی و جۆرێک لە تەنگژی دەرونی بۆ نەخۆشەکە دروست نەکات. زۆر سادە و ساکارە. نەخۆشەکەڵین بخەوە ئینشاڵڵا 1 ساعت خەبەرتە بێتەوە هەموو شتێ تەواو بووە. نەخۆشەکە دوایی هەست دەکات ئەڵێ وەڵڵا دکتۆر جان ئەلحەمدولیلا ئازارم هەبوونە بێتاقەتیم هەبوونە دەنگم گۆڕا نەکێشەم بۆ دروست بوو ترسا بووم کەچی وا دەرنەچوو. ئەمەش فەزڵی پەروەردگارە بەسەرمانەوە لەبەرەوە بەس ئیشێکی بەسیتەوێت پشتبەستن و تەوەکولێ بەخوای گەورە و هەموو شتێکی ئینشاڵڵا ئاسانە بێت. سمارت وەرچەرخانە.